سلااوتان لێبێت وەم کاتتان باش ئەمڕۆ کۆلیژی تەکنیکی شەقڵاوە یەکەمین فیستیڤاڵی ساڵانەی ڤێتەرنەری کە هاوکات ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڤێتەرنەریە بەشی ڤێتەرنەری لە نێو کۆلیژی تەکنیکی شەقڵاوە هەیە. فیستیڤاڵەکە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لەخۆ ئەگرێت لە کاتژمێردەی سەر لە بەیانی دەستی پێ کردووە. قوتابیانی بەشە جیاوازیەکان وە بەشی ڤێتەرنەری هەستاون بەو چالاکە لەگەڵمان بن بۆ ئەوەی هەم دیمەن هەم گفتوگۆ لەگەڵ ژمارەی قوتابی بکەین بزانین ئەمڕۆ لەم فیستیڤاڵە چیان نمایش کردووە. چاوان خان یەکێکە لەو قوتابیانەکە لە قۆناغی چواری بەشی ڤێتەرنەریە. هەندێک قسەی لەگەڵەکەم. چاوان خان چۆنیت؟ سلااوت لێبێت. ئەمڕۆ باسی ئەوم بۆ بکە کە ئەبینم لێرە ئاژەلی مۆمیاکراو هەیە، چییە ئەمە ئەگەر بوو؟ سەرەتا بەخێر بێن، بە خێراتنی ئێوە دەکەم، بە خێراتنی هەموو ئۆچین و توێژانە دەکەم کە ئەمڕۆ لێرە ئامادە بوون. پیرۆزبای خۆم ئاراستەی هەموو کارمەندانی ڤێتەرنەری و پزیشکانی ڤێتەرنەری سەر تا سەری کوردستان دەکەم. وەک دەبینین لە کۆلێژی تەکنیکی شەقڵاوە کە بەشی ڤێتەرنەری هەیە و چوار قۆناغی هەیە، خۆمان بەخۆشحاڵ دەزانین کە ئەمڕۆ توانیمان فیستیڤاڵێکی لەو شێوەیە ڕێک بخەینە کۆلێژەکەمان کە بۆ یەکەمین جارە لە مێژووی کۆلێژی تەکنیکی شەقڵاوە فیستیڤاڵێکی لەو شێوەیە دەکرێتەوە لە ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتەرنەری. وەک دەبینین سەر مێزەکەی ئێمە ئاژەڵی مۆمیاکراوەکە ئێمە بە ئاژەڵی مۆمیاکراو بەشداریمان لەو فیستیڤاڵەدا کرد کە مۆمیاکردن هەر لە سەردەمی میسریە کۆنەکانەوە هەبووە کە ئەوان چونکە بەپێی ئەوەی بتپەرست بوونە و ئاژەڵ لەلایەن شتێکی پیرۆز بۆ پەرستیانە ئاژەڵیان مۆمیا کردووە کە لەلایەن کە مردووە لەیان بۆ ئەوەی وەکو شتێکی پیرۆز لەلایەن بمێنێتەوە کە ئێستا لە وڵاتی خۆشماندا و لە سەرتاسەری وڵاتانی دنیاش دەبینین ئاژەڵ مۆمیاکردن بۆ بە دیاردەیەک بۆ جوانی لە ماڵەکانمان دایدەنێن یاخود لە شوێنی کارکردنمان و مۆمیاکردنی ئاژەڵی چۆنە کە ئەو ئاژەڵە بە هەر هۆکارێکی ژک دەبێ و مردبێ ئیتر ئێمە ئەو ئاژەڵە دەهێنین و هەڵی دەگرین لە لای خۆمان ماوەی چەند ڕۆژە لەناو بەفرگردەی هەڵینەوەتەوە کاتێ ئێمە مەجالمان دەبێ ئاژەڵەکە مۆمیا دەکەین. ئیتر هەر کەسێک بەپێی مەجالی خۆی فۆرمالین و بۆرێکس و چەند مادەیەک ترە بووی بەکار دەهێنین و خطوەکانیشی فەرقی هەیە. کەس تا کەس دەگۆڕێ کۆندا قیر بەکار هاتووە، توێکڵی هەنار خوێ و چەند ماوادێکی تریشیان بەکارێنەوە، بەڵام ئێستا فەنەکەی گۆڕاوە و داهێنانی تریان کردو لە مۆمیاکردندا وەک دەبینین لەسەر ناوکیەوە ینی تاوەکو حەوزی لەوێوە دەیبڕن و لە دەست بۆ ئەندامانی ناوەوەی دەبن، ئیتر هەموو ئەندامانی ناوەوەی دەردێن هەتا کە لەی سەریشی ئەو بەشی ناو هەناوی هەمووی دەهێنە دەرەوە. ئیتر بەو مادانەی کە پێویستە ئیشی تێدا بکرێت لە بەکاری بهێنن بۆ مۆمیاکردن ئیتر بەکاری دێن و ئیشی لەسەر دەکەن. تقریبا 4 مانگێکیشی دەوێت تاوەکو ئەو ئاژەڵە مۆمیا دەکرێت و دەبێت ئەنجامێکی جوانی دەبێت. دەستی ئێوەش خۆش بێت. خۆشحاڵ. چاوان خان یەکێک بوو لە قوتابیانی قۆناغی چواری بەشی ڤێتەرنەری. لێرەوە گوتم کۆلیژ تەکنیکی شەقڵاوە ئەمڕۆ فیستیڤاڵێکی ڕێکخستووە، فیستیڤاڵی ساڵانە کە کۆمەڵێک بڕگەی جیاواز لەخۆ ئەگرێت. لێرە ژمارەیەک قوتابی کۆلیژ تەکنیکی ئامادەیان هەیە پشکنین بۆ خەڵک ئەنجامەدەن بزان زۆری پشکنینەکان چییە و لە چ قۆناغێکن. سلااوتان لێبێت، کامەتان قسەمان بۆکەن. باش خاتون قسم بۆ کە ئەمڕۆ چیتان کردووە لە کاتژمێر مختبەرمان هێناوە لە کاتژمێر پێش 8 بەیانیەوە لێرە ئامادە بوون، سەرمێز وشتەکانمان هەموو ڕێکخستووە، تیوبەکانمان هێناوە کاتێک کە خوێن سەحەب دەکەین و لە کامە تیوبە دەتوانین بەکاریان بهێنین و هەروەها تێسە مانوێڵەکانمان هەیە کە دەتوانین مەسەلەن هەندێک تێستێ لە ڕێگەی ستریپۆ بکەین. جیازیشمان هەیە کەوتە ئەسمی جیازەکانەکە مەگڵۆمینی ئەکستریمان هەیە فەحسی هۆرمۆناتی پێ دەکەین و لەگەڵ فەحسی کیمیایەکان کە دەتوانین بە میندرێ بکەین. ئێستاش ئەو جیهازانی کەم ڕێهێناومانە سنتەرفیزمان هێناوە، ئەو جیازە کیمیاییمان هێناوە کە دەتوانین مەسەلەن فەحسی کیمیایی مەسەلەن بانەوێ فەحسێکی چەوریت بۆ بکەین یاخود خەزنی ئاسنت بۆ بکەین دەتوانین لە تیوبەکەی بکەین و لە هەمان کاتدا جیای بکەینەوە سیڕەمەکەی و فەحسەکەش لێرە بۆ ئەنجام بدەین و ئەوەش کەلوپەلەکانی تکەیتی کە لە بەشی سەرۆدا دامانناوە. بەخێر بن. ئەمڕۆ یەکەمین فیستیڤاڵی ساڵانەی بەشی ڤێتەرنەری
کۆلیژی تەکنیکی شەقلاوە بەڕێوە ئەچێت کە یەکەم جارە لە کۆلیژی تەکنیکی شەقلاوە ئەم جۆرە ڤیسیڤالە ڕێکخراوە. هەم قوتابیان هەم میوانان هاتوون بۆ ئەوەی لە نزیکەوە ئەو ڤیسیڤالە ببینن کە ڤیسیڤالەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامی دەبێت. بەشی ڤێتەرنەری لە چەند کۆلێژی و زانکۆی هەرێمی کوردستان بوونیان هەیە. لێرە ماسی دانراوە بزانم کامەتان قساکەن بۆم بازووکە ئەو دانانی ئەو ماسیە چییە بۆ لێرە جیاوازی دوو ماسیمان کردو ماسی سەلەمون و ماسی کارڕب ئەگەر بینین جیاوازیەکی ماسی سەلەمون کەی لە ماسی کارڕب ئەمەیە ماسی سەلەمون ئەمەیە ماسی کارڕبە ماسی کارڕب ئەوەی سەلەمون خاڵخاڵە و پولەکانی گچکەترە بەڵام ماسی کارڕب بێخاڵە و پولەکانی گەورەترە و هەروەها ئەمەیان لە شوێنێکدا دەژیت لە شوێنێکدا دەژیت جەوەکەی سار بێت و بە تایبەتی لە وەرزە ساردەکاندا وەرزی مۆمنزستان و پاییزدا و هەروە ماوەکەشی تقریبی ساڵێک بە ساڵێک پێگە بەڵام ئەمەیان لە جەوێکی گەرمتردا ئەژیت و ماوەکەشی بە 6 مانگ پێگات و ئەمەیان حوزەکەی دەبێت لە حوزەکەی سەبە بەیان چیمەتۆ بێت بەڵام ئەمەیان لە عوزی خۆڵدا بەخێو دەکرێت مادونە دەستمە مێزێکی تر بزانم لێرە گۆشت ئەوە جگەرە دانراوە بزانم باشە چییە ئامانج لە دانانی ئەمە چییە چۆن بۆ میوانان تاشی سەرەتا زۆر بەخێر بن ئەمە ئێمە باسی نەخۆشیەکە نەخۆشیەکێک کە هۆکارەکەی کرما نەخۆشیێکی گوازراوە لەناو مرۆڤ و ئاژەڵ هۆکارەکەی کرمێکە ناوی ئەکنۆکە کەس گرانە لۆسا کەوا تووشی نەخۆشیەکە دەکات پێ دەگوتێت تورەگەی ئاوی یان کەسی ئاوی هایداتیکسیست کات سەگەکان باڵگیری هەمیشەی کرمەکەدا دەدرێن کاتێکەوە لە ڕێگەی پیسایی سەگەکەوە هێلکەی ئەو کرمە دێتە دەرەوە وا دەکات کەوا گژوجیەکان و دەوروبەر پیس بکەن یا کەرویز و ئەو شتانی کەوا مرۆڤ دەخوات ئەگەر کەسێک جوان نەیشتەوە ئەوانیان ئەگەر ئاژەڵێک ئەو هێلکەی خوارد لە ڕێگەی گژوجیەکەوە لەناو ڕێخۆڵی کەسەکە ئەو کرمەکە لەناو ئەم کۆسفێرەکە دێتە دەرێ و ڕێخۆڵی پینیتری دەکات لە ڕێگەی سووری خوێنەوە دەگات بە جگەر و سیپەلاک کلیە و مێشک و ئێسک بەڵام ئەگەری جگەری لە هەموو زیاترە کەوا مرۆڤەکان توش دەبن سەرەتا چیسەکە زۆر بچووکە کەوا ئەگەری لە سانتیمێک بچووکتر بێ ئەو کات دەتوانین بەوە عیلاج لای ببین ئەگەر گەورەتر بوو دەتوانێت عەمەلیات بکرێ و بە عەمەلیات چیسەکە ببردرێ و لا ببردرێ بەخێراتی کەناڵەکەتان دەکەم ئەگەر لە ماڵەوە خێزانت یان بەخۆت لە ناو قەسابخانەکان یان لە فرۆشگایەکانی گۆشت ئەو ئەڵقەیەت بینی بە هیچ نەوعەکە تو نابێ ئەڵقەی بخۆی ئەگەر سوور بووی لەسەر ئەوەی ئەو چیسەت بەزەرگی وەدید سوور بووی لەسەر ئەوەی بیخۆی دەبی بە نەوعەک ئەو چیسەی لێ بکەوە کە بە هیچ نەوعەکی ئەو چیسە نەتەقیتن بەسەر جەرگەکەیدا چونکە خودی ئەو چیسەی کرمی هەرکەی کرمەکەی تێدایە کە دەبێت هۆی نەخۆشی لە مرۆڤ بۆم بازم کە قسەت پێ بڕم ئەمە چیسەی هەیە بەڵێ ئەمە زۆرێک ئەو گۆشتە بە هیچ زۆرە نابێ بخورێ بەس ئەگەر سوور بووی لەسەر ئەوەی کە بیخۆی دەبی بە نەوعەک ئەو چیسەی لێ بکەوە بەیز نەعاچی ئەو چیسە نەتەقی بەسەر جەرگەکەیدا چونکە ئەگەر بتەقیتن دەبێتە هۆی نەخۆشی و لەوانەیە جەرگیی توش بە هەمان شێوە ئەو هالێ بێتن مۆزوعە چ کەشمان هەیە درێژە بابەتەکەی دەدەم مۆزوعە چکەمان هەیە گۆشتی سۆر ئەگەر لۆ هات لە ماڵێ چۆن هەری دەگری لە چ دەرەجە حرارەشی هەری دەگری لۆ ئەوەی هیچ لە کوالەتی گۆشتەکەی تێک نەچیتن سەرەتا گۆشتەکە گەر لۆ هات محاولە بکە لە ناو قاپی بی ئەگەر لە ناو قاپیش نەبوو محاولە بکە لە ناو لایلۆنی دانی بەس دەبی هەوایەکەی ناوی بەتارکەی محاولە بکە هەر کیلۆیەکی بکەی 3 پارچە ئەگەر بەتەمابی لەو هەفتەیە بیخۆی هەموو ماڵک لە بەشی سەلازەی فرێزەریان هەیە گۆشتەکە بە 3 پارچەی لە فرێزەریدا بنێ دەرەجە حرارەکەی بکە ناقص 3 یان ناقص 4 ئەگەر لۆنم لە قوربانی نزیکە لەوانەیە گۆشتێکی زۆر تەوی لە مارێ ئەگەر ویست گۆشتەکە بۆ ماوەیەکی زۆر بۆ مدەتی زۆر بە هەمان کوالەتی و بە ناسچی بمینێتەوە دەبی سەرەتا مجەمیدەکەت بکەی ناقص 8 کە کردە ناقص 8 هەر کاتێک پێویستت بۆ دەتانی بیخۆی 8 مانگ هەتا 1 ساڵ تەعامل دەکات بە نسبەت خواردنی گۆشتی گۆلک هەفتەی لۆت هەیە 400 غرام هەتا نی کیلۆ بیخۆی بە 3 ژەم یان 4 ژەم یان 5 ژەم چەندی ژەمەکان زیاتر بکەی باشترە ئیسفادەی زیاترە بەخێر بێسە هەردوو چاوان زۆر سپاس لێرە گۆشتی مریشکش هەیە مریشکەکە جیاکراتەوە بۆ نمونە سینگە لاقە لەگەڵ ئەم قوتابیە قساکەم چییە گەر بەخێر بن مێزیمە دەربارەی کوالەتی گۆشتی مریشکە ئەمە لە بازاڕەکانی کوردستان چەندین زۆری گۆشتمایە وەکو مریشتی زیندوو کە لە بازاڕەکاندا هەیە هەروە مریشتی فرێش کە سەربرخانەکان ئێستا بە خۆشحاڵیەوە سەربرخانەما هەیە مریشتی فرێش دەخرێتە بازارەوە و هەروە مریشتی بەستوشمایە ئەو چەند زۆرە مریشکمایە هەروە لێرانە مریشتی سووریشمایە
جا ئێمە لێرانە باز لە چەند شتێک دەکەین باز لە بەهای خۆراکیەکان دەکەین کە لە ناو گۆشتی مریشکدایە لە ڕووی پرۆتین لە ڕووی کالۆری لە ڕووی چەوری لە ڕووی ئەو مادەکان زایانەی کە لە ناو گۆشتەکەدایە گەر بێت و ئەمە تستی ئەو گۆشتێک بکەین لە ئەوەی کە بزانانی ئایا ئەو گۆشتە کوالێتی باشە یاننا ئەگەر بێت و سەبارە بە مریشکی فرێش ئەگەر تەماشاکەین لێرانە چەند تەبەقەی زەر دروست بووە ئەو هۆکاری ئەوەیە کە ئەو گۆشتە تووشی تێکچوون بووە کوالێتی گۆشتەکە دابەزیوە یاخود هەر گۆڕانکاریەک لە ڕەنجی خۆی ئاسای گۆشت ئەو ڕەنگەیە مەلۆ پینکی پێ دەڵێن واتە مەلۆ پەمەیە ڕەنگەکە مەلۆ پەمەیە دەدا ئەگەر بێت و ڕەنجی سووری تۆغ بێ یاخود زەردێ یاخود سەوز بێ هەر ڕەنجیشتی تر بێ بێزگە لە پەمەیی ئەوە واتای ئەوەیە کە ئەو گۆشتە کوالەتی خۆی لە دەستداوە هەروە ئەگەر بێت و باسی بەهای خۆراکیەکان بکەین لە بابینە سەر قاچ ئەگەر باسی قاچکەین دەوڵەمەندە بە دووشت یەکەم کۆلاژین و هەروە کالیسیۆم یەکەکە لەو کانزانە کە سوودی زۆرە بۆ ئێسک و هەروە کۆلاژینەکەش سوودی زۆرە بۆ پێست خاصن ئەو کەسانی کە چرچیان هەیە یاخود کێشەی زیبکەیان هەیە لە دەموچاویدا گەر بێت و ئەمە باسی باشترین ئۆرگانکەین باشترین ئەندامکەین بۆ خواردن ئەمە دەرێن ئەو کاتە سینگە لەبەرچی سینگ یەکەم شت دەوڵەمەندە بە پرۆتینەکان و هەروەها کەمترین فاتی تێدایە کەمترین چەوری تێدایە و هەروە کەمترین کالۆری تێدایە گەر بێت و ئەمە تەبەقەی سەر سینگەکەی لێ بکەینەوە ئەو کاتی ڕێژەکی زۆر کەم لە فاتی تێدا دەمێنێتەوە هەروە ئەگەر بێت و باسکەین برین کامترین ئۆرگان کامترین ئەندامی مریشک خراپە ئەمە دەڵێن باڵ لەبەر چ باڵ تەماشاکەین ئەگەر لێرانە باڵ زۆرترین ڕێژەی تەبەقەی پێسی لەسەرا کە ئەمە ژواتە زۆرترین ڕێژەی فات و کۆلیسترۆلی تێدایە هەروە ئەگەر بێت باسی سوودەکانی جەرگ و زیانەکانی جەرگ بکەین لەسەر ئافرەت زۆر جێمان لێ بۆ کە دەرێن ئافرەتی جوژیان خراپە جەرگ زۆر بخوا لەبەر چەند هۆکارە یەکەم شت جەرگ پێکاتەکانی لە چیە دەوڵەمەندە بە ڤیتامین ئەی و ڤیتامین بیەکان ئەجا هەموو جۆرەکانی ڤیتامینەکان زۆر سپاس ئەمە یەکێک لەو قوتابیانە بوو کە شیکردنەوەیەکی لەسەر گۆشتی مریشک کرد لێرە بزانم ئەم شوێنە عادی چێ باشی بەچی بەشداریتان کردووە دەگمەن و پشیلێ ڕەسەن بۆ نمونە ئێستا ئەوە ئێنوای یازدەیە لاکۆ بابی 11 و 12 ئەوەیان یەکێکە لە هەر پشیلە دەگمەنەکان ئیستراتی خۆمانە ئیسترات رووسایە هەمووی بە پاسەپۆرت رووسیەوە دەفرۆشینەمەکە ئەو کەسەی کە دەکڕیتن بە پاسپۆرت و رووسیۆ دەیفرۆشین بۆ نرخەوە چۆن ئێستا ئەوانە لە ڕووی نرخەوە 7 وەرەقە 8 وەرەقە حەستە بیانی ڕێکەت نەکەیتی مەسن ئەوانەوانەیە بە 350,000 فەرخە بە بۆنەی کۆلێژی داشکانمانەوە کردیا سکۆتشی بەڕێتانیمان کردە 150,000 شیرازی هیمالایشمان کردە 75,000 فەرخەی دوو مانگ بازارتان چۆن بوو ئەمڕۆ باشیان خراپ بەخوای بە ڕزق لە دەخوای الحەمدولله عیبی نییە و هەتا سەفرۆشمان نەبوو بەس قەت ئینسان نابینا شکری بکاتن ئەوانەمانەیە ئەوانە ئێنوای 12 ڕەسەنن هەموو پاسپۆرتی هەیە طبعا پشیلەکمانەیە کە عەزەک وەرە سێریکە یەکێکە لە هەرە دەگمەنترین پشیلەکە لەسەر ئاستی عێراق ئەو پشیلەمانەیە کەسیش نیتی طبعا باشە یەک دقە خاتون بێ زەحمەت ئەم پشیلەیە باشە چییە پشیلەیە ڕەنجی قاوەیەکی تۆخە تەماشایکەن قاوەیەکی تۆخە یەکێکە لە هەرە دەگمەنترین پشیلەکە لەسەر ئاسی عێراق کە کەس نیتی ئیستراتی خۆمانە بە پاسەپۆرت تۆش دەیفرۆشین ئەنە هەموو عێراق یەک تاکە ئێش دەکنە خۆما تاچی خێری ومانێ سکۆچی بەس ئەو نوعیەتە نییە لە هیچ جێیەکی نییە ئەوانەمان هەیە ئیتکەمانە هەموو ئیسترات خاسمانێ پشیلە نۆرماڵیشمانەیە ئەوانەمانێ هەمووی بەناوی مەمەد بێردسی ینی هەمووی تەڵەب خاسە هەمووی ڕوسیایە هەموو ئیسترات رووسیا هەر هەمووش شتی زۆر دەگمانە ئەوانەمان هەموویە خەزمەتین سەرچا کڕیتە یان هەر کەیف بە پشیلە دێت وڵی خۆی لە خۆیدا من لە ماڵەوە پشیلەیەکم هەیە ئەنجا زۆر هاوڕێی گیاندارانین ئەنجا بەشە زۆر قش دیارە ماشەڵڵا باشە لە ماڵەوە زۆر زار کێشە لە بینی خوشک و خوشک خوشک و داک یان با دروستە بێت لەسەر پشیلە کێشت بۆ دروست بێ یاخ وڵی بەرەوە مەمان دروست بووە بە زیاتر دەکەوتەوە سەر پشیلەکە خۆی کە ئایا لای چی ئاسوودەیە لای چی ئاسوودە نیە نابێ زۆر زەختی لێ بکەیت چونکە کە ئاسوودەی خۆی لە پێش هەموو شتەکەوەیە ئێمە دەتوانین بەو نوعە ڕای بگرین یعنی پەرێ پێ بدەین باشە چەند گرنگە مرۆڤ لەگەڵ ئاژەڵ دۆست بێ خۆی گەورە بۆچی ئاژەڵی بابنەی خەڵق کردووە بۆی تاوەکو مرۆڤ ئاسوودەی خۆی بەدەست بێنێ تاوەکو ئێمە ئاسوودە بینە ژیانە
یعنی ئێستا کە ئەوە لە باوشی منە هەستێکی زۆر زۆر خۆشم هەیە. دەست خۆش بێت. سپاس. ماندوو نەبیت. زۆر سپاس. فیستیڤاڵی ساڵانەی کۆلیژی تەکنیکی شەقڵاوەیە لێرە قوتابیانی ئەم بەشە دوایین مێز گفتوگۆیان لەگەڵەکەم بزانم بەچی بەشداریان کردووە و هاوکاری کامەرەمانیشم دیمەنەکانتان بۆ ئەگوازیتەوە کامەتان قساکەم. دێڵە بۆم باز بکە لە چ قۆناغێکیان. سەرەتا بەخێر بێن سەرچەوان. من ناوم شاکر محەممەدە لە قۆناغی سێمم. لەگەر ستافەکەمان هەستم بە دروستکردنی سکلیتۆن سیستەمی جیاواز چەند ئاژەلێکن لەوانە شیب ڕەبێت کات دێر ئان کەتڵ هەر یەکە تەمەنیان جیاوازە بە چەندین قۆناغ دروستکردنەوە شێوازی دروستکردنیان جیاوازە بۆ نمونە ئەوە ساڵێک لەژێر خۆڵ نێژراوە ئەوەنتر ڕاستە خۆ دروستمان کردیا ماوەی هەرێکیان دوو مانگ بۆ سێ مانگ خاندرە تا تەواو بوونە بە چەندین قۆناغ تێپەڕنە هەتا دروست بوونە قۆناغی یەکەمیان بە قەسابیەوە کە پێستەکەمان لێ کردیتەوە دواتر گۆشتەکە دوای ئەوە بە کوڵان کوڵانەکان جیاواز بە ئێسکەکان ئێسکە کوڵانی کەمی دێت هەیە کوڵانی زۆری دێت بۆ نمونە کەلەی سەر تا خاوێن دەبێت تا موخەکەی لێ دەدێنین بەلانی کەما بۆ 5 ساعاتی دەوێتن هەرچەندە پێی ئاژەڵەکان دەگۆڕێت بۆ نمونە کەلەی سەری کات کە ماوەی کەمتری دەوێتن چونکە گسکێتە زووتر خاوێن دەبێتەوە دوای کوڵان تەوا بوو دەرمانێکمان بەکارێنە بە ناوی فۆرمالین بۆ ئەوەی بوونەکان نەمێنێت و تەعقیمیش بن ئێسکەکان خاوێن ببنەوە ئەوش دەگۆڕێتن بەپێی ئاژەڵەکە بوون مونەکات دوو هەفتەمان لە ناو فۆرمالین دانا بۆ ئەوی بەسەرەکان هەم جیر بێتن ئەمە کات پشیلە جۆری سکوتشە تەمەنی 8 مانگە ڕێگەزەکەشی نێرە ماوەی دروستکردنی وەکم دوو مانجی خایان سەرەتا وەکو هەموو سەرەتاکە قۆناغەکان وەکو یەکە جیاکردنەوەکان هەموو بەس ئەوەی کە زۆر مهم بێ لێرە ئید دێرەکە کە دوای کوڵان شتەکان تەوا بوو دەرمانەکان تەوا بوو هەستن بە جیاکردنەوەی ئێسکەکانی ڕێپ پێڵڤێک هەمووان جیا کردووە لینگی پێشە و هەمووان جیا کردووە دواتر یەکەم قۆناغ لە بۆ دروستکردنی ئەو تێلامان بەکارنەوە کوستانێک بۆ ئەوەی جێگیر بێتن کە ئەوە تەوا بوو ڕیبەکانمان بەس دوای ڕیبەکان لاقەکان ئەوەی لێ بەکارهاتەوە سکۆتین و برخیمان بەکارینە بۆ بەستنی ئێسکەکان و ئەوە ئێسکەکان هەمووی کاملە هیچ ئێسکێکی ناقوستان نییە و ڕەنجی تەبعی خۆشتی ماوەمبز ڕەنجی تەبعی ئێسکەکانی ئەو هەیە بەڵام هیچ شیپ و بزن جیاوازە وەکو زانم ماوەمبز و بزنەشێوی لە چیاکان دەژین زیاتر ئێسکەکانیان پتەوترە و ڕەنجیان سپیترە لە چاو ئێسکەکانی تر تۆ لە چ بەشێکێگر پێم بڵێ تۆزێک بێتە پێش ئەمنیش لە بەشی ڤەتەنەری پەروە ئالان قۆناغی یەکەم بەشداریم کردێت لە دروستکردنی ئێسکە پێکەرەکان بە هەمان شوێک کە کاک شاکر باسی کرد بەشداریمان کرد ئەگەر پێم بڵێ چەندە گرنگە حکوومەت هێرێم گرنگی بە دەرچوانی بەشی ڤێتەرنەری بێگومان بە زۆری ینی بەشەکە زۆر بە هەڵەری تێگەیشترا مەسەلەن دەرچوانی کەمە بە چاوەکی کەمتر سەیری دەکرێتن بەڵام بە هەمان شێوی دکتۆری ئینسان زۆر مهمە دەبێت ئیحتیمامی زیاتر پێ بدرێت دەست خۆش سپاس ئەمە ئەوەی بینیتان فیستیڤاڵی ساڵانەی کۆلیژی تەکنیکی شەقڵاوە بوو بەشی ڤێتەرنەری کە ئەم ساڵ یەکەمین فیستیڤاڵ لە کۆلیژی تەکنیکی شەقڵاوە بەڕێوە چووە کە قوتابیانی بەشی بڵێم لە قۆناغی 1 تا 4 بەشداریان کردووە لێرە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز هەبوو گفتوگۆمان لەگەڵ قوتابیان لەگەڵ میوانان کرد باسییان لە گرنجێم زۆرە فیستیڤاڵانە کرد و قوتابیانی بەشی ڤێتەرنەری پەیام و داواکاریان لە حکوومەت هێرێمی کوردستانەوە بوو کە گرنگی زیاتر بە بەشی ڤێتەرنەری بدێت ئەمڕۆ ڕۆژ زیانی ڤێتەرنەریە لە قەزای شەقڵاوە بە دیاریکراوش لە کۆلیژی تەکنیکی شەقڵاوە یەکەمین فیستیڤاڵی ساڵانەی ڤێتەرنەری بەڕێوە چێت و ئەمڕۆ یەکەمین ڕۆژکە ڕۆژی یەکشەمەیە بۆ دوو بەیانیش ئەم فیستیڤاڵە بەردەوامی دەبێت بەڵێ